سڵاو بنەرانی بیسەرانی ئەزیز، من شەنگ خەلیلم لە پۆدکاستی نوژدار و لەگەڵتانم. ئابتێم هەفتەیەمان دەربارەی گیر و گرفتەکانی گەشەی مناڵانە بە میوانداری دکتۆر ئاوات واژەیی، پزیشکی پسپۆڕی گەشە و نەخۆشیەکانی مناڵان. دکتۆر دووبارە زۆر بەخێربێن. زۆر سپاس. دکتۆر سەرەتا بچینە بابەتی کەمی ڤیتامین دیەوە کە لەم ماوەیە زۆر باوە. نیشانەکانی کەمی ڤیتامین دی چین و چۆن دایک واوەکان بیناستنەوە؟ ئەمە باسیەوە نەکەن ڤیتامین دی بۆ کەمە. بۆچی کەمە؟ لەبەرەوەی ئەگەر مناڵ شیری دایک بخوا ئەبە لە سەرەتای تەمەنەوە ڤیتامین دی پێبیرێت، چونکە ئەمە ئێستا ڕێنوێنی تازەیە بۆ پزیشکانی مناڵانیش بێگومان. مناڵ لە شیری دایکە لە سەرەتای تەمەنەوە ئەبێ ڤیتامین دی وەرگێت، چونکە زۆربەی گەورەکانمان ڤیتامین دییان کەمە، بۆیە دایکێکی بەڕێزیش کە شیری خۆی ئایا بە مناڵێکی کە ڤیتامین دی کەمە ڕاستەوخۆ بڕێکی کەمیژە گوازێتەوە بۆ مناڵەکەی کە بەشی پێویست نییە. زۆربەی جار لە گرفتی دواکەوتنی داندرهاتن، لە گرفتی ئەوەی کە مناڵەکە مەڵاشوی سەری نەرمە، لەوەی کە ئارەقێکی زۆرەکاتەوە، لەوەی کە ئەگەر زۆری پێ بچێ پێشە سەری قۆقزە بێ ناشری نەبێ بێگومان، لەوەی کە دانیشتن و پێگرتن و بە پێوەستانی دوا بکەوێت، لەوەی کە پێیگر قاچی خەوز بێ. گرفتی ڤیتامین دی دوازت لە نایەنێگەر چارەسەری نەکەی، خراپتر و خراپترە بێ. بۆیە پێشنیاری هەر ئەساسی ئەوەیە کە دایکانی بەڕێز کە شیری خۆیانیان بە مناڵەکانیان لە سەرەتای تەمەنەوە بە چاودێری پزیشکی پسپۆڕی مناڵان خەترێ ڤیتامین دی بن بە مناڵەکانیان تا 2 ساڵ. باسی قەترەی وکە ئایا دایکە نەتوان خوان قەترەکە بکڕن و بەکاری بێنن، یاخود دۆزەکانی یاخود ماوەکەی و بڕەکەی جیازیەکە؟ باسی شیری قوتوشمان نەکرد. زۆربەی دایک ئەویان بیستووە کاڵن لە شیری قوتووە بڕی پێویست ڤیتامین دی هەیە، بۆیە پێویست ناکاوەریگرێت. من لەگەڵەوە بۆ چوونیانم، چکە مەرزنی ئەو مناڵە بڕی پێویست شیر بخوات، بۆیە لەگەڵ شیری قوتوشە باشترە هەر پێی بیرێت. ئەمەشیان هەر بەس چاودێری پزیشکی پسپۆڕ، چکە هەندێک جار ئەگەر زیای پێ بیرێتە مناڵە تووشی قەبزی و وەرکنی و گرینۆکیەکە بێت کەس نازانێت بۆ وایە. بۆیە ئەکرێ ئەم دایکە بەڕێزە باوکە بەڕێزە خۆی قەترەکە لە دەرمانخانەیەک وەرگێ، بەڵام قەتری ڤیتامین دی چەند جاری تریش باسم کردوون بە وەحدەیە 400 IU International Unit. ئەمە وەحدەکەیەتی، ئەمە تا ساڵ 400 وەحدە وەرەگرێت، لە سەر و ساڵ 600 وەحدە وەرەگرێت، کەواتە بەڕێزت کاچیتە دەرمانخانەیەکەتەوە قەتری ڤیتامین دی وەرگری، بڵێ بێ زەحمەت لەسەر قەترەکە بۆم بنووسە کە 400 وەحدە چەند قەترەکە بم نەوع ڤیتامین دی کە من ئەمەیتێ، چونکە ئەمڕۆ من پاکەتێکی شی نەکڕم لەوانێ لێ قەترە ئەو بڕیتیابێت کە بۆ مناڵێکی 1 ڕۆژ تا 1 ساڵ پێویستە. سبەی ئەم شینە دەست ناکەوێت چم زەردەکە ئەکڕم، لەوانێ زەردەکە بە 5 قەترە ئەنجاویتیابێت. خستی و ڕوونی بە پێی ئەو کۆمپانیای دروستێکە فەرقەکە، بۆیە گرنگە کە تەمەنی مناڵەکەتی پێ بڵێ بیریشی بخەیتەوە بڵێ مناڵەکەم ئەمەوێت 400 وەحدەی بەمێ تا ساڵ. ئەو کات ئەزانێ زانیاری وردەدا ئەبێ دانیشێت. زۆربەی جاریش لەسەر پاکەتی دەرمانەکە نووسراوە ئەوەنە قەترە 400 وەحدەی تایە، بۆیە ئەم بڕە زۆر گرنگە، نەکەم بیرێ بە مناڵەکە کە وەکوانە دابێتێ و بڕی پێویست وەرنەگرێت، نە ئەوەنە زۆریش بیرێ بە مناڵەکە کە تووشی گرفتی بکات. بەڵام سەرەڕای پێیانی قەترە ڤیتامین دی هەندێک جار لە شیری دایکەکە یاخۆ لە شیری قوتووەکە ئەوەندە بڕەکە کەمە، ئەم مناڵە وردە هەر نیشانەکانی تیا دەرکەوێت، بۆیە دایک باوک نابێت پشتگوێ بخەن بڵێ وەڵام من قەترە ماوەتەوە نەخێر هەندێک جار بە قەترەکەشەوە ڕەنگە بڕی پێویستی وەرنەگرێت، بۆیە نیشانەکانی کەمی ڤیتامین دی دەرەکەوێت. دکتۆر باسی شیری قوتووکێ زۆر کال دایکان ئەڵێن شیرەکەی خۆم کەمە یاخود مناڵەکەم لاوازە ئەچێ شیری قوتوشی بۆ ئیزافاکە، تۆ ڕاوچێ لەسەر ئەم بەکارهێنانی هەردوو جۆری شیرەکە؟ مناڵم تەنها شیری دایک. تەنها شیری دایک. بۆچی؟ لەبەرەوەی زۆربەی هەرە زۆری جارەکان ئەمە حاڵەتێکی دەرونیە. دایکە بەڕێزە لەبەرەوەی 1 و 2 و 3 و 4 بینێتە دەوری خۆی کە شیری قوتوویان بە مناڵەکانیان یاخود شیری خوان و شیری قوتوویان. زۆربەی جار میوانەکان بەداخەوە تووشی دڵگرانیەکەن، ئەڵێەوە بۆ دڵت نایەت وەزە شیری قوتوشی بۆ بکڕی، ئەڵێەوە مناڵە مرد لە برسە. جام قسەیەکم هەیە ئەڵێم ئەوەی کاڵێ دەڕەقەمێکی بۆ بکە تا نەمرێ لە برسە، ئەوە نیوەی مناڵی دەستخەڕۆ کرد. ئەو ڕقەمەی کە تۆ لە نووزەنووز و لە گریانی مناڵەکەیە لە بری شیری خۆت ڕقەمێ شیری قوتووی بۆکەی وای لێ ئەەکەی
کە ئەو مناڵە بەرەو ئەوە بەریت فێری شیرێخت و بێ بەڕاستی فێربوونی مناڵ بۆ شیرێخت و زۆر زەحمەتە دوایی دێکردنەوەی بەداخەوە دایکەیە لە شیرم زۆرە بەزەوەی خۆم ناگرێ بۆچی ناگرێ لە بەروی مناڵەکە فێری تەمەڵی بووە ئاسانتر شیرێختەوەکەێتە دەرەوە بۆیە تکە ئاکەم دایکان کە لە چەند مانگی سەرەتای تەمەنا بە هەموو شێوەیەک دوورکەونەوە لەوەی کە شیرێخت و بن بە مناڵەکان وەکو پێشتریش باسم کردووە ئەتوان لە مەمەیەکە شەو ڕۆژی جارێک شیری خۆیان دەرکەن یەک ڕەقەمی بنێ بۆی مناڵەکە فێری مەمەگرتن بێ ئەمڕۆ چوونە دەرەوەیەکت هەیە شتێکی پێویستە هەیە کە ئەوواکە مناڵەکە چەند کاتژمێرە لاد نەبێ ئەیتە دەست کەسێک و شیری خۆت بۆ هەڵگرتووە ئەو ئەیاتێت تاتۆیتەوە. دکتۆرچی دەربارەی کەمی ئاسن گرنگی زوو چارەسەرکردنی کەمی ئاسن چیە؟ و ئایا پێویستە هەموو مناڵک چارەسەری کەمی ئاسنەوە بگرێت؟ خۆی ئەگەر مناڵێک شیری دایک بخوا لە 4 مانگ بەرەو ژوور باشترە قەتری ئاسن وەرگێ و ئێستا بۆ ئەو مناڵانەش کە شیرێختۆ خۆن و کە باش نایخۆن و کە گەشان باش نییە لە 4 مانگ و هەر قەتری ئاسنیان ئەینێ بۆچی بۆ ئەوەی کەوا بکەین ئەم مناڵە لە ساڵا تووشی گرفتی کەمی ئاسن نەبێت چونکە کە بڕی پێویست ئاسن لە لەشی مناڵە کەمەکات نامێنێت ئەم مناڵە تووشی گریانێکی زۆر وەرکەنی تووشی بێخەوی تووشی نەخواردن نەبێت بە تێپەڕبوونی تەمەن کە ئاسن لە مانگێک و دوان و چەند مانگێک دوا ئەکەوێت چارەسەرەکەی بەشێکی ئاستی زیرەکی مناڵدا ئابەزێ کە مەشتێکی خراپە بەڵام کە ئاستی زیرەکی دابەزێ ئەوە نییە بڵێ لە برینەوە شەستە هێنێ ئەبوایەنەوە پێنجی بێنایە ئەم نەوە هێنێ بۆیە ئێستا سپاس بخوا بینیت کە ڕێژەی نمرەی مناڵیش بەرز بۆتەوە سپاس بخوا بەشێکی زۆری مناڵ ئاستی زیرەکیان زۆر زۆر باشە چکە گرنگیان پێ ئەیرێت جۆری خۆراکەکانیان شتی باشن و لە هەمان کاتیشە پشکنینی وردیان بۆ کراوە پشت گوێ نەخراون ساڵانی دەیەکانی ڕابردووتر گرانی و جەنگ و ئەم شتانە هەبوو لە وڵاتەیە وای کردووە کە خۆراکی پێویست و باش دەست مناڵ نەکەوێت بۆیە ئەگەر ئێستا نمرەی مناڵ باشتر بێ هێوەیە کە سەرچاوێکی باشی خۆراکیان هەیە. دکتۆر زۆر کات لە دایک واوکانە بیستین بۆ من لە کۆبنەوەکی خێزانیاڵن با مناڵەکە و چاپخوا دایک واوکانەڵێن ئەمە گرفتی ئاسن دروستەکە پرسیارەکەم وەیە ئایا ئاساییە مناڵان چاپخۆنەوە وەلو بابەتێک ڕەنگە زۆر مهم نەبێ خواردنەوەی چا بەڵام بەلە من دایم بە دایک و باوکە بەڕێزانە هەڵێم ئێمە لە کوردستانە ژین هەندێک شت هەیە گرفتی کۆمەڵایەتی لێکەوێتەوە کە نەنکەکە یا باپیرەکە یا خاڵ یا پوری ئەم مناڵە خۆشەویستەکەی بەوە بۆ دەرەبڕێت تۆزە لە چایەکەی خۆی بۆ کاتە ژێر پیاڵە و فودەیەکە کە تۆ بڵێ مەیێرێ ئەو ئیتر ڕەنگە زۆر باش مەرحەبایت نەکاتەوەلا ئەمە بەدیوە کۆمەڵایەتێکە بەدیوەکەی تریا بەڕاستی چا شتێک نییە ئەوەندە بە سوود بێکە مناڵ پێویستکە بێخواتەوە باشترە نەیخواتەوە ئەگە هەرەی خوات من باسی ئەو پێشنیارانە ناکەم کە لە لێکۆڵینەوەکان هەیە چکە دوایی خەڵک ڕەنگە زۆری پێ ناخۆش بێ بەڵام بەگشتی لە 4-5 ساڵی یەکەمە پێویست ناکەم مناڵ چاپ بخوا ئەگەر حەزیشەکەی فێریکی لەم تەمەنەکەمایە فێری مەکە چکە هیچ مناڵێ نییە چای تاڵ بخوا زۆر کەمە مناڵ چاخوا لە بەرەوەی شەکریت هەیە کە ئەوەژەخوا ئەگەر مناڵە خۆی ئاسنی کەم بێ یا لە سەرەتای تەمەنیا بێ لە ساڵە وەختی نەبێ با بڵێن لە ساڵە وەختینەیە مناڵ ئەگەرێکی زۆری هەیە بۆی کە ئاسنی کەم کا بۆیە کاتێک کە تۆ فێری چاکەی ئەو ئەگەرە بەرەو زیابوونە بێت و بە تەواوی حاڵەتەکەیەک لاکێتەوە کە ئاسنیشی کەم بوو چا بخواتەوە چایەکە ڕێژەی هەڵمژینی ئاسن لە ڕێخۆڵەکەمەکە ئەمەش گرفتێشترە. دکتۆرچی دەربارەی سریلاک ئایا ئەمە بەکار بهێنرێ؟ خۆی وەک پێشتریش باسم کردووە حەزەکەم مناڵ خواردنی دەستی دایک بخوا بەڵام ئەگەر مناڵەکە حاڵەتێکی تایبەتی هەیە خوانەخواست گرفتێکی دڵی هەیە نەخۆشێکی درێژخایانی هەیە ڕەنگە بڕی پێویست کالۆری لەو خواردنەوە وەرنەگرێت کە دایکەکە ئیاتێ ئەو کات هەندێک جۆری دیاریکراو هەیە کە بۆ گەشەی مناڵەکە باشن کە بۆ مناڵێکی نەخۆش بەکارهێنرێ ئەوانیان بۆ دانین کە تۆزە گەشیان باشتر کە بنمونە مناڵێک دڵی کوونە
بە شۆربایەک بە تەواوی ڕەنگە وەکو پێویستیانەکە. ئەوسا ئێمە کە هەر ئەڵێن شیری دایکیش باشە کە بزانین مناڵێک شیری دایکە خوا بەتەنیا گرفتێکی گەورەی دڵی هەیە و ئەم شیری دایکە دەرەقەت نایە ئێمە خۆمان شیری قوتووی بۆ نووسین و ڕەنگە شیرێکی زۆر تایبەتیشی بۆ نووسین بۆیە بە پێی حاڵەتەکە گۆڕێت. دکتۆر پێویست بە پێدانی ئاوەکە لە تەمەنی زۆر مناڵەیە بۆ منە خوار 1 ساڵ نەخێر لە 4 مانگ بەرەو ژوورەوە مناڵ کە 4 تاو کرد و بەرەو ژوور بوو فێری شۆربات کرد ئەو جا فێری ئاو خواردنەوەی کانی بە دوای هەموو ژەمێک شۆربای ئاویوەرێ بەڵام لە سەرەتای تەمەن لە خوار 4 مانگەوە هەر بڕێکی ئاو بیرێ بە مناڵە جێی شیرەگرێ. شیریش ئەگەر شیری دایک بێ لە سا هەفتای ئاوە ئەگەر شیری قوتوش بێ هەر بە ئاوی گیرێتەوە لەبەرەوە لەو باوەڕایان نیم مناڵ تینوی بێ لە 4 مانگی سەرەتای تەمەن ئەمەگەر لە ڕۆژێکی زۆر گەرماتەوە بیبێتە دەرەوە ئارەقێکی زۆری کردێتەوە کەوانش حاڵەتی زۆر کەم. دکتۆر ئەگەر مناڵێک شیری سروشتی بخوا باش لە دوای 2 ساڵێەوە ئاساییە بەردەوامێت لە خواردنی شیرەکە؟ ناوەڵە مناڵ ئەبێت تەنزیمی هەبێت هەم لە شیری دایک هەم لە شیری قوتووە ئەو ڕێژەی کە تۆ لە مانگی یەکەم و دووەم و سێمایی تێ زوو کەم زوو کەم ئەبێ دووری خەیتەوە ئەبێ درەنگتر بیتێ و باشتر بیخوا. لە دوای ساڵ شیر نابێتە هۆی گەشەی مناڵ ناژبێتە هۆی ئەوەی کە پێی بڵێن جێگرەوەی خۆراک ئەبێتە تەواوکەری خۆراک گواتە لە دوای نان شیر ئەبێ بخورێت. هەر دایکێک مناڵەکەی لە دوای ساڵ لە شەوێکە زیادە جارێک خەبەری بۆ شیر ئەو مناڵە تێر نییە یاخود گرفتێکی یاخود خۆی پێوەگرت. دکتۆر چی دەربارەی شیری قوتوو یاخود ئەو شیرانی کە کەسێکی گەورەی خواتەوە ئەوە گرنگە لە تەمەنی مناڵەیە بخورێ و ئەگەر مناڵەکە شیر نەخوا جێگرەوەی بەرهەمە شیرەمەنیەکان چی؟ مناڵ هەیە کە شیری دایکە خوا ئیتر هیچ شیرەمەنیی تر ناخوار حەزی لێنێ پێویستیشی پێی نییە بێگومان مناڵ لە دوای 2 ساڵیەوە ئەکرێ بە کوب ئەگەر حەزی لێ بۆ شیر بخوا ئەگەر ناتوە ژەمی بەیانیانت کە بەرهەمی شیر و ئەوانە بێت کە هێلکە بێت کە گۆشت و سەرچاوەکانی تر بێ ئەمانە بڕی پێویست ڤیتامین ئەهێن بەو مناڵە لەبەرەوە تۆ نابێەوە هەست بکەی کە ئەگەر شیرت نایە لە دوای 2 ساڵی تشتێکی زۆر خراپ ڕۆیە هیچ شتێک ڕوونایەت. ئەو شیرانەی کە ئەیرێ بە مناڵی 2 ساڵ و هەتا 3 ساڵیش باشترە چەوری کاملی تیابێت. لە دوای ئەوە قسەیشی ترە بەڵام لە چەند ساڵی یەکەمی تەمەن مێشکی مناڵ لە گەشەیەکی سەری ئایا و پێویستی بە چەوریە بۆیە نابێت شیرێکی بیرێتێ کە چەوری کەم بێت ئەوە زۆر گرنگە. دکتۆر ئەو مادە خۆراکیانە چین کە بۆ گەشەی هزر و مێشکی مرۆڤ زۆر گرنگە لە تەمەنی مناڵیە. ئەگەر مەبەستت جۆری خۆراکەکە بێت خۆراکی هەمە چەشنە بەڵام پلە بە پلە وەکو باسی خواردنی مناڵمان کرد کە لە سەرتاوە بە سەوزە و بە برنج و بەشتی سادە دەست پێەکەی دواترە چیتە سەر مریشک و زەردێنێ هێلکە و سپێنە و ئەنجا شیرەمەنیەکانی تر و ئەنجا ماسی و ئاوانە خواردنێکی دیاریکراومان نییە بڵین ئەم خۆراکە وا لە مناڵەکە زیرەک بێت شتی وامان نییە. ئەگەر هەمان بواە لە کۆن و لە ئێستاشا ئەو ماڵانەی کە زۆر دەوڵەمەند و متەمەکینن مناڵەکانیان نەبووە زۆر زیرەک بووە چکە هەموو خواردنێکی باش لەو شوێنانە دەسەکەوێ زیرەکی بەشێکی زۆری پەیوەندی بە جیناتی مناڵەکەەوە هەیە دواتر پەیوەندی بەوە هەیە ئەگەر نەخۆشێکی هەبێت ئەگەر گرفتی بیستنی هەبێت ئەگەر گرفتی بینینی هەبێت ئەگەر لە سەرەتای تەمەنە مێشکی زەبرێکی بەرکەوت بێت ئەگەر ئەم مناڵە لەدایک بوو بێت تووشی زەردوێکی زۆر بوو بێت ئەگەر ئەم مناڵە لەدایک بوو بێت گریانی دواکەوتەوە بۆیە شین بوو بێتەوە ئەمانە هەمووی زەبرن بەرمێشکی مناڵەکەکەون. ئەگەر مناڵەکە لەدایک و باوچێک لەدایک بوو بێت کە خزم بوو بن ئەمەش باش نیە. بەداخەوە ئێمە وای لێ هاتووە هەفتانە مناڵە بینین کە گرفتی زۆر گەورەی هەیە لەبەرەوەی هەوسەرگیریەکە لە بینی دوو خزمایە ئەم دوو خزمەش ڕەنگە هەردووشیان هەڵگری جۆرێک نەخۆشی بن کە لە مناڵەکە ڕەنگیاوەتەوە کە ئەمە بەڕاستی کارەساتە بۆ خێزانەکە چکە ڕەنگە هەموو تەمەنیان لە چاودێریکردنی مناڵێکا بەسەر برن کە نەتوانێت پێداویستە سەرەتایەکانی خۆی جێبەجێ بکات.
دکتۆر چ کاتێک ئەگەر باس لە کورتی باڵا بکەین چ کاتێک دایک باوکان گومانی ئەویان بۆ دروست بێت کە ئەکرێ مناڵەکان کێشەی باڵای هەبێ باڵای کورت بێ ئەمەژە چینەوە سەر و بابەتەی کە چاودێری گەشەی مناڵ لە سەرەتای تەمەنەوە بێ بکرێت هەندێک مناڵ کورتە باڵان هەر سەرەتاکە لە یەکەم ڕۆژی لە دایک بوونەوە بینرن ئەزانی کەمە کورتە باڵایی هەیە و حاڵەتێکی تایبەتە و هەتاماوە هەر بە کورتە باڵایی ئەمێنێتەوە واتە چارەسەرێکی بنەبڕینیە کە باڵای بێتەوە بە باڵای کەسێکی ئاسایی هەندێک مناڵ هەیە بە نەبەکەم لە دایکە بن ساڵی یەکەم و دوم خاتریانەگرین ئەڵێن تا 2 ساڵ تەواکە ڕەنگە بچێتەوە ئاستی ئاسایی کە نەچوە ئاستی ئاسایی ناکرێ مناڵێک لە 3 ساڵ و لە 4 ساڵ بڵێن وڵا پێشتر نەبەکەم لە دایک بوو بۆیە وایە نە کە تا 2 ساڵ نەچەوە جێی خۆی کەواتە ئەم مناڵە بە تەمانیە بجوڵێ ئەبێ بیجوڵێنیت تەوان بەپی پشکنین و بەپی لایەنی زانستی بزانین چیمان پێکرێت چاودێری باڵای مناڵ ئەگەر باڵایەکی ئاسایی هەبێت لە بن کەکانی کوتان مانگانە پیان ئەڵێن چەند مانگ جارێک کە مناڵەکەی کوتێ ئەوە ژەشێکی ترە لە سوودەکانی کوتان کە تۆر مناڵەکە ناکوتی پێتەڵەن کێشی چەنە باڵای چەنە و ئاگاداری شتەکەنەوە کە ئایا ئەمە باشە یا باش نییە یا پێویست بە پشکنین و پزیشکەکە لە دوای ساڵ کە ئیتر وردە کوتان کەمە بێتەوە ئەوە بێ مناڵانی کەمە بێ لە ساڵەکە 2 جار یاخود جارێک ببینرێت بۆەوەی کە بزانرێت ئایا لە ماوەی ئەم ساڵایە وەکو پێویست زیای کردووایان نا بۆیە بابەتی باڵای مناڵ بابەتێکە و گەشەی مناڵ بەگشتی لە سەرەتای تەمەنەوە دەست پێەکە ئەجا لە هەمووی گرنگتر داواکەم لە دایکان و باوکان کە ئەگەر هەر لە سەرەتای تەمەنیشەوە ئەم حاڵەتیان پشتگوێ خستە بێ یاخود بە هەندوەریان نەگرت بێ لە 6-7 ساڵ بەرەو ژوور ئەبێ زۆر بە جددی وەریگرن واتە ئەگەر هەر پشکنینیان نەکردو لە 6-7 ساڵەوە بیکەن چکە زۆر زەحمەتە و کارێکی نەکردەشەکە کچێک ئەهێنن سوڕی مانگانەی دەستی پێکردووە کوڕەگەهێنن دەنگی گۆڕاوە بڵێن وەڵا باڵای کەمە چکە لە دوای ئەو دوو حاڵەتەوە بە نزیکەی 5-7 سانتیم زیاتر ڕەنگە زیانە کاتەم کچەیان کوڕە ئەگەر خۆی 150 سانتیم بێت و دەنگی گۆڕا بێت یاخۆ سوڕی مانگانەی دەستی پێکرد بێت ئەو پەڕی 155 بۆ 157 سانتیم دەرچێ باڵای کەمە باڵایەکی زۆر باش نییە وەکو لە سەرەتاش باسم کرد ئەم جیلەی کە ئێستا تەمەنیان 15 و 20 و ئەوانەیە و هەرە گەنجەکەن ماشەڵە باڵایەکی زۆر کەڵەگەتیان هەیە من کە کوڕێگە بینم یا کچێگە بینم لە تەمەنی نەوجەوانایە ئەڵێم باڵات ڕەنگە بگاتە 170 بۆ 72 کەمە ئەو حەزی لە 185 و ئەوانەیە تەبان حەزیایە و وڵایانی زانستی شتێکی ترە بەزمە بەستمەوەیە ئەم جیلە ماشەڵات چکە زۆر کەڵەگەتن و زۆر بە شتەکانیان بۆ فەراهم کراوە و خواردنی باش و لایانی تریشەوە مڕاعاتەکرێن و ناچەوسێنرێنەوە بۆیە باڵایکی باشتریانە بێ سپاس بەخواستا لەیانی مناڵ نەماوە بەڕاستی جاران لەیانی مناڵ ئازێدانی مناڵ نەبوونی خۆراکی پێویست نەبوونی ژنگەیەکی لەبار شەڕ و شۆڕ و ئەم بابەتانە ترسی مناڵ ترسانن بە ئەم و بە ئەو ئەمانێستە زۆر کەمی کرۆ باش بووە هەر ئەم لایەنە دەرونی خۆی بۆ خۆی لە سایە بیستی حاڵەتەکە لایەنە دەرونی ژنگەیەکان بۆیە زۆر گرنگە ئەگەر دایک و باوک لە سەرەتای تەمەنیش بۆ فریانەکەوت بێت لە 6 بۆ 7 ساڵی بەرەو ژوور فریای باڵای مناڵەکەی بکەوێت ئەگەر شتێکمان پێ بکرێ هەندێک جار کە شتێکیشمان پێ نەکرێ هەر پێیانەڵێن بەڵام دوای ئەم کچە ئەم کوڕەوەکو ساڵان نییە کە گەورە بۆڵێ ئێوە وایە شتێکتان بۆ کردمە دکتۆر زۆر باسی دەرزی گەشە ئەکرێ ئەمە لە چ کاتێکا بەکارە هێنرە و لە چ تەمەنێکا باشترین کاتە بۆ بەکارهێنانی جیاوازی ئێمە و هەندێک سپۆڕی تر لە بواری پزیشکیە ئەوەیە کە ئێمە ناتوانین بە تەڵەبی خەڵکیش بکەین بەنمونە ناتوانین کە دایک و باوکێکی بەڕێزیان داوای دەرزی هۆرمۆنی گەشاکەین بڵین باشە بەسەر چاو ئەمە شتێکی جوانکاری نییە بە ئاسانی ئەو کەسە قەرار لە خۆی بات بەپی پێوەرەکرێت زۆر کەمە لە یەکەم بینینە قەراری ئەوە بیرێت کە ئەم کوڕە یاخود ئەم کچە پێویستی بە دەرزی هۆرمۆنی گەشەی و یەکسەر بۆی بکەین پێویستی بە چاودێری هەیە لانی کەم
لە ساڵێک چاودێریکردنا دەرەکەوێت کە ئایا بە جۆرەی پێویست ئەم مناڵە زیای کردویان نا ئەگەر بە جۆرەی پێویست زیای نەکرد بێت سەرەڕای هەموو ئەو شتانەی کە بۆی کراوە زیاد لە 5 سانتیم لە ساڵێک هەزیاب بکە ڕەنگەمە خۆی بۆ خۆی یەکێک بێت لەو ئەگەرانی کە ئەو دەرزی بۆ بکرێن. ئەگەر بزانین ئەو باڵای مناڵە کە ئەوها کورتە هیچ هۆکارێکی نییە. هەندێک جار باوشێکی باڵابەرز دایشێکی باڵابەرز مناڵێکی ورتریان هەیە لە چاو بنیادی خۆیانە ئەمە یەکێکە لەو حاڵەتانەی کە دەرزی هۆرمۆنی گەشەی بۆ بکرێن. ئەو مناڵانی نەخۆشی درێژخایانیان هەیە جا نەخۆشی گورچی دەبێ هیچ گەربێ هی دڵبێ هی هەرز بێت هەر شتێک بێ لەو بابەتانە خۆی بۆ خۆی نەخۆشی درێژخایانەکان ڕێژەی زیادبوونی باڵاکەمەکاتەوە ئەتوانین لەو کاتەشە دەرزی هۆرمۆنی گەشیان بۆ بەکاربێن. لە حاڵەتێکە کە هەموو شتێک تاقی کراوەتەوە و هیچ نەتیجەی نەبووە لەو حاڵەتەشە وەکو کۆتا چارەسەر پەنابرێ بۆ دەرزی هۆرمۆنی گەشە لەلایەن پزیشکی پسپۆڕەوە. جا دەرزی هۆرمۆنی گەشە ئەوە نییە ئەمڕۆ بیکەیت و تاوە تامانیشتر ئەبێ ڕۆژانە با بڵێن شەوانە یاخود دوو شەوجارێ سێ شەوجارێک لانی کەمەوەی بکرێت پێویستی بە چاودێری هەیە ئەبێ دایک و باوکەکە ئاگداری ئەوە بن کە هەندێک جار نیشانەی ئاگادارکەرەوە هەیە کە ئەڵێ ئەم دەرزێ بۆ مناڵە ناکەوێت ئەوە لە کاتی نووسینی دەرزێکە شتانە بە وردی باسەکەین. بەڵام زۆر جاریش سپاس بخوا زۆر فەرقێکی باشمان بینیوە لە دوای بەکارهێنانی ئەو دەرزیە بۆی هەندێک جار بەڕاستە بە دەرزێ نیعمەت. زۆر ڕاستە. دکتۆرێکێک لە گرفتە باوەکانی تر ئەوەیە زوڕوودانی پێشتنە. پرسیارکەمەوە نیشانەکانی چین و دایک و باوکان کە گومانیان بۆ دروست بێت کە مناڵەکانم گرفتی هەیە. ڕەنگە زیاتر لە کچە و حاڵەتە زەق بێت کە پێگەیشتنی پێشوەختەی پێڵین کچان لە 8 ساڵ بەدواوە یەکێ لە نیشانەکانی گەورەبوونیان یا پێگەیشتنیان بریتێرەوەی کە سنگیان گەورابێت. گەورەبوونی سنگ لە کچانە لە پێش 8 ساڵی ئەمە بە پێگەیشتنی پێشوەختە دانرێت. هەندێک جاریش بوونی موو لە بنباڵ و لە بنڕان و ئەوانەیە کەموویەکی زبر و ئەوە بێت کە دایکەکە خۆی هەست بە مناڵەکەیەکە ئەمەش بە پێگەیشتنی پێشوەختە یاخود بە نیشانەیەکی پێگەیشتنی پێشوەختە دانرێت. زۆربەی هەرە زۆری حاڵەتەکانی پێگەیشتنی پێشوەختەی کچان هۆکارێکی دیاریکراوی نییە شتێکی زۆر قورسی لە پشتەوە نیە. بەڵام هەر چۆنێک بێت هەندێک جار ئەبێت بە هەندوەریگرین بێگومان بۆ هەموو حاڵەتەکانە بێ پشکنین بکرێت چکە پێگەیشتنی پێشوەختە بە چاو دیاری ناکرێت کە ئایا هۆکارێکی دیاریکراوی هەیەیانە. هەندێک جار مناڵەکە قەڵەوە وەزنی زۆرە ئەمە وای لەیەکە پێگەیشتنی پێشوەختەی بۆ دروست بێت و واشی لەیەکە ڕەنگە گرفتی هۆرمۆنی بۆ دروست بێت و هەندێک جار شەکرەشی کۆنتترۆل نەبێ بەداخەوە بۆیە زۆر گرنگە کە ئەگەر کچێک هەست بکرێت کە پێگەیشتنی پێشوەختەی هەیە یاخود لە کوڕانیشا بگومان زوو بە تەنگیەوە بچن پشکنینی بۆ بکەن. هەندێک جار ئەم پێگەیشتنی پێشوەختەیە لە سەرەتاوە خۆشە مناڵەکە 8 ساڵە و باڵای لە هەموو هاوپۆلەکانی تری بەرزترە بەڵام ئەم کچە 8 ساڵە لە 10 ساڵ بۆ 11 ساڵە ڕەنگە باڵای بوەستێت یا بە تاوی خاو بێتەوە کاتە باڵای کوردە ئەو کچەی کە زوو پێگاز زوو سوڕی ماگانەی دەست پێەکە کە زوو سوڕی ماگانەی دەستی پێکردواتە زوو باڵای وەستە لە کوڕانی شاهروایە بێگومان. بۆیە ئەما بێ زۆر بە هەندوەر بگیرێ چکە هەندێک جار لە ڕێی چارەسەرەوە ئاکرێت کە ئەم حاڵەتە یا دوا بخرێ یا ئەو گەشەیە لە کار نەکەوە نەوەستێت. دکتۆر زۆر کاتە بیستنەڵێ خواردنی شیرینی هۆکارە بۆی کە ئەم حاڵەتە دروست بێ ئایا مە ڕاستە؟ ناوەڵە بەڵام خواردنی شیرینی باش نییە لە هیچ حاڵەتێکا باش نییە. ئەگەر وەکو بۆ بەڕێستم باس کرد مناڵەکە خۆی بنیادی قەڵە و بێت وەزنی زۆر بێت کێشێکی زۆری هەبێت خواردنی شیرینی تەوان زیاتریەکە بەس ئەوەی کە بڵین هۆکارێکی دیاریکراوی هەیە هەندێک جار گرفتێک لە هۆرمۆنەکانی مێشکا هەیە ئەبێ
وەکو لە ناو خەڵکاڵی ئەشعی تەنووری بۆ بگری بزانین چییە مەسەلە هەندێک جار پێویست بە سۆنەری ناوسکەکە ڕەنگە گرفتێک لە یەکێک لە ڕژێنەکانی سەرگورچی لایە هەبێ بێگومان لەگەڵ پشکنینی هۆرمۆنی و ئەوانەشە هەمووی پێکەوە کرێ ئەگەر ئەم کچە یا ئەو کوڕە پێگەشتنی پێشوەختەی هەبێ و ئێسکی زۆر هەڵکشابێت واتە گەشەی تاو بێ ئەم کچە 8 ساڵە گەشەی ئێسکی هی 11 ساڵ و ئەوانە بێت ئەوە دەلالەتێکی زۆر وازەحە کە وردە ئەم پێگەیشتنە ئەگاتە بنبەست و باڵاکە لە دوای سوڕی مانگانە بە کاتێکی کەم ئەوەسێ بۆیە هەندێک پشکنینی زۆر ورد هەیە کە دەری خادایە گرفتەکە چیە و لەکوێە وەکو بە بەڕێزی شتم وت لە سانە و 5 کچان کە پێگەیشتنی پێشوەختیان هەبێ مەرج هیچ هۆکارێکی دیاریکراویان هەبێ دکتۆر لە بەرامبەرە دواکەوتنی پێگەشتنمان هەیە ئەم حاڵدە چۆنە و ئێوە لە چ کاتێکا بە مناڵێکەڵێن پێگەشتنی دواکەوتووە عادەتەن لە کچانە ئیتر تا 12 ساڵ نیشانەکانی پێگەیشتن ئەبێ هەبێ ئەگەر تا 12 ساڵ نەبێت یاخود تۆزێک بەرەوژووی ڕەنگە بوەستین ئەگەر نیشانەکانی پێگەیشتن دەستی پێکرد و سوڕی مانگانە دوای 2 ساڵ دەستی پێ نەکرد ئەمە خۆی نیشانەیەکە دارکەرەوەی ئەگەر کوڕێک تا 14 ساڵ نەمووی تۆزێک ئەستور بوو یا با بڵێن نەمووی ڕەش بوو نە باڵایەکی وەکو پێویستی هەبوو نە لە کۆندامی زاوزە هەستت بە گەورەبوونێکی باش کرد ئەمانە خۆی بۆ خۆی بەدواداچوونیەوێت وان ئەم بەدواداچوونانەش یەک جار نییە پێویستی بە چاودێریەکی ورد هەیە و زۆربەی جار ڕەنگە گرفتێکی بچووک هەبێت کە چارەسەرکردنەکەی شتێکی ئەوەندە قورسنەوێشە دکتۆر کۆمەڵێک پرسیارمان ماوە کە دڵنیام دایک و باوکانن پرسیاران و زۆلەیەکەن و یەک لە پرسیارەکان بەکارهێنانی پۆدرە و بۆنە ئایا بەکارهێنانی ئاساییە بۆ مناڵان مناڵ خۆی بە تەبیعەت بۆنی خۆشە بەڕاستی ئەنجا مناڵ لە هەفتەیەکە 2-3 جار بشۆرێ چڵکن نابێ وانە ناچێتە دەرەوە و ئارەق ناکاتەوە ئەمانە پێویست بە بەکارهێنانی بۆن ناکا بە تایبەت لە ساڵ یەکەمی تەمەنە مناڵ یا لوتی تەسکە و مشەمەشی هەیە یا تۆزە هەستیاری سنگی هەیە یا پژمە و کۆکەیەکی ناوبەناوی هەیە بەکارهێنانی بۆن و بۆدرە ئەمە زیاکات وەم لە ساڵ یەکەمی تەمەنا بە تایبەت لەگەڵی نیم لەگەڵ بۆدرایە هەر نیم بەڕاستی چکە ئەو بۆدرێ وەکو تەپوتۆزە گوایە ئەم مناڵە ڕاستە ڕەنگە پێستی تۆزێ وشک بێتەوە یان نەسووتێتەوەوانە بەڵام جێگرەوەی زۆر باشن و لە هەمان کاتیشە بۆ مشەمەشی لوت باش نییە لوت جیران زیاکە پژمە و کۆکە زیاکە بۆ بابەتی بۆنیش بە پێویستی نازانم لە ساڵ یەکەمی تەمەنا بە هیچ شێوەیەک دکتۆر لە هەفتەیەکە چەند جار مناڵ بشۆرێت ئاسایی ئەکرێ هەموو ڕۆژە بشۆرێت بەڵام شتێکی 5 بۆ 7 دقەی زیاتر نەبێت بە لەپی دەستی خۆت بیشۆی بەبێ پەڕۆ و لفکە و ئەوانە بە ئاوێکی شلەتن ئەگەر هەستەکەی مناڵەکە تانەی شۆی ناخێ زۆر زۆر ئاسە هەموو ڕۆژەکە توانێ بیشۆی بەڵام لە کەشێکا بێ کە دواتر نە هەوای سار لێ باولوتی بگیرێ و ئیتر ناڕەحەتی بکە نە بە جۆرێک بێکە ئەگەر جەوەکەت بۆ فەراهم کردوە توانێ هەموو ڕۆژێک بیشۆی دکتۆر باسی سەرمابوون و پەتاوکە زۆر کاتە بیستین دایکانەڵێن مناڵەکەم ئەم پەتای هەر لێ نابێتەوە بیاخود بەرگری کەمە تۆ ڕاوچێ لەسەر ئەم بابەتە هەندێک جار بەرگری تێگەچێنە کەم بێت بەڵێ واتە کە ئەڵێ پەتای لێ نابێتەوە مناڵ لە خۆیەوە شتێک نییە بڵێ پەتای لێ نابێتەوە بەڵام کە ئەم مناڵە لوتەڕێکەکەی لە هەفتەیەک و دوانەوە ئەچێ بۆ مایەک و بەرەوژوو کە ئەم کۆکەیە ئەمڕۆ سبەی و دوو سبەی هەیەی هەفتەی داهاتوو دیسان بۆ یەتەوە دوای 2 هەفتە دیسان بۆ یەتەوە ئەمە گرفتێکی هەیە بە بیدۆزینەوە ئەگەر نا شتێک نییە سەرپێی بڵێن وڵا بەرگری کەمە بە پێچەوانەوە هەندێک جار هەستیاریان هەیە ئەم هەستیاریە بریتێلەوەی کە بەرگریەکی زۆر و لە ڕادەبەدەر هەیە کە خۆی دژی لەشی خۆی ئیشەکە ئەبێ بە چارەسەر و بەڕێنمایی و بە خۆپارێزی ئەم بەرگریە ڕێککەینەوە بۆی بەو جۆرە توندە ئیش نکات و ئەو هەموو کۆکە و خیزە و لوتەڕێ دروست نکات دکتۆر ڕاوچێ گرنگە بەلامانە باس لە کوتان و ڤاکسینەکان بکەین و گرنگی چیە کە پابەند بن بە کاتەکانی ڤاکسین و کوتانەکانەوە کوتان بۆ نەخۆشیە زۆر قورسەکانە بۆ سوورێژێ بۆ کۆکە ڕەشەیە بۆ ئیفلیجیە
کوتانی ڕۆتا هەیە کە بۆ سکچوونی زۆر تون دەبێ هەموو ئەمانەی کە من باسم کرد و کوتانی سیل کە لە هەفتە یەکەمی تەمەن ئەکرێەوە لەسەرشان هەموو ئەمانە ئەکرێ ببێتەوەی گیانە دەزانی مناڵ ئەگەر ئەو مناڵە دووربات تووشی و نەخۆشیە بێت بۆی کوتان بۆ ڕێگریکردنە لە نەخۆشیە زۆر زۆر قورسەکان. جا دوو حاڵەت هەیە، یەکەمیان دایکان هەندێک جار ئەڵێ من کوتانەکانیشم بۆ کردووە شیری خۆشمی ئێمێ کەچی هەر نەخۆشەکەوێ، ئەمە ئەو حاڵەتەیە کە پێشتر باسمان کرد ڕەنگە هەستیاری سنگی هەبێت پەیوەندی بەوە نییە کە کوتانی بۆ بکە یا بۆی نەکەی، خەتای کوتانەکە نیە و خەتای شیری خۆشت نیەمە لەشی خۆی گرفتێشتری هەیە بەدەر لە ئەو حاڵەتانی کە بەوەی کوتانەوە ڕێگری لێکرێت. کوتان ساڵێک و دوانوسیان نییە هەیە، زۆر زۆر دەمێکە هەیە. ئێستا باز لەوە ئەکرێت پێگاتی کوتانەکە شتی خراپی تایە و ئەمانە و یا چۆنە بە خۆڕایی ئەکرێت. ئەمە ڕێنمایی ڕێکخراوی تەندروستی جیهانیە. بەنمونە لە وڵاتی عێراقا و لە وڵاتی خۆمان کە تا ئێستا کوتانەکرێت بۆ سیل لەبەرەوەی ماوە ئەم نەخۆشیە. لە وڵاتێکی ئەوروپیا ئەمەد بۆ ناکرێت، پێویستی شپینی لەبەرەوەی نەخۆشیەکە بوونی نییە. کوتان بۆ ئەو حاڵەتانە ئەکرێت کەوەکو نەخۆشی بوونیان هەیە و پێویستن. دکتۆر پرسیارێکی زۆرینگە بەلامەوە ئەو هەڵەتێگەشتانە چییە کە ڕۆژانە لە دایک و باوکانی ئەبیستی سەبارەت بە تەندروستی مناڵان و گەشە و بەلاتەوە گرنگە کە ڕاستی بکەیتەوە؟ لەشی دایکا پیسی زۆرکردن بەبێ سووتانەوەی ناولەشی مناڵەکە و بەبێوی خوێنی تیاابێ و لە گەشەیەکی باشە ئەمە حاڵەتێکی ئاساییە. لە شیر خواردنا بەگشتی کە مناڵ لە دوای دو هەفتەی تەمەنەوە ڕەشانەوەی هەبێ و گەشەیەکی باش و کێشی باش زیاد بکە ئەمەش حاڵەتێکی ئاساییە. لە مناڵی ساوا و مانگی یەکەم و دووەم و سێهەمە ڕۆژانە گریان کاتژمێرێک و کەمتر ئاساییە. خەوتنی سێمانی سەرەتای تەمەنی مناڵ بەدەست خۆیەتی ئێمە ناتوانین کاتی بۆ دیاریکەین و بڵین کە بخێوەکەی هەستێ. خواردن پێیان پێش 4 مانگ پێشەوەی 4 مانگ تاواکە بە هیچ شێوێ ڕێگە پەیراو نییە. ئەو مناڵەی کە نەبەکامە پێویستی بە مڕاعاتی زیاتر و بە پشکنینی ورتر و بە چاودێری زیاتر هەیە. هەتا بکرێ هاوسەرگیری نێوان دوو خزم کەمتر بێ گرفتی کەمتر بۆ مناڵ دروستە بێت. هەتا بکرێت دایکان جۆرە پزیشکان بگرن ئەزمموی چواردەورەکەشیان بەلاوە گرنگ بێ، بەڵام مناڵی بەڕێزت لە هی دراوسەکەتان و لە هی خاڵۆزا ئامۆزاکەت ناچێ. ئەم مناڵی کە ئەمڕۆ لە دایک بووە ڕەنگە لە براکە یا لە خوشکەکەی نەچێکە 2-3 ساڵی پێشوو لە دایک بووە. هەر مناڵی بەپێی خۆی هەندێک تایبەتمەندی خۆی هەیە. هەندێک مناڵ هەیە لە سەرەتای تەمەنەوە دەرەکەوێت کە شخصیەتێکی تایبەتیان هەیە، خۆی حەزەکە کەوچکی خۆی هەڵگرێ، خۆی حەزەکە هەموو ئیشەکانی خۆی بکە، مۆزەکی بیتە دەست خۆی تۆکڵەکە لێ نەکاتەوە تۆ بۆی لێکەیتەوە نایخۆ. ئەمە تایبەتمەندی مناڵەمە پێویست بەوە ناکاکە تووشی گرفتت کە. لە پەروەردەی مناڵ کە من سپۆرم نییە، بەڵام تکە ئەەکەم تەنهام تکایم هەیە کە دایکان و باوکان بە جۆرەی پێویست شت بۆ مناڵەکانیان بکەن. لە ساڵ کەمترە مناڵەکە ڕاستە قسە ناکات لە تێگا کە تۆ ئەگری و ئەقیژێنێت لە شتێکی زیایە تۆ بە ساخۆ بە قوربانیەبی زیاتر هاانی بۆی ئەو قیژەیە زیاتر و تۆنێکی بەرزتری هەبێ. مناڵ کە دابی بۆ گۆڕی ئەکرێ بە قسەی خۆش و بە پێکەنین و بە گۆرانی وتنەوە و دایبەکەی بۆ گۆڕەقەی چەکە، بەڵام دایبی گۆڕین شتێک نییە ئازێتی مناڵەکە بە لەبەرەوە مناڵێکیش کە زۆر 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 ئەگری لەسەر ئەو بابەتە پێویست بەوە ناکات زۆر زۆر بە قوربانی بیت، لە سەرەتاوە بە قوربانی بۆ قسەی خۆشی بۆ کە و بە نەرمی. بەڵام ئەگەر هەر زۆر زۆر تون بوو تۆ وا هەزمەکە کارێکی خراپەکە یا مناڵەکەت ئەزێتی تۆ ینی پاچەکەیتەوە مناڵەکەت. بۆیە ئەم شتە بەسیتانەی کە مناڵ پێویستی پێێتی کە جلێکی بۆ گۆڕی ئەو بە جل گۆڕینی زاجە ئەکرێت تەکنیکی تر بەکاربهێنی، بەڵام وا مەکە مناڵەکەت وا تێبگە کە ئەم گریانەی بۆ هەموو شتێک ڕێگە پێدراوە یاخود گوێ لێ گیراوە. هەندێک گریانی مناڵ هەیە کە لە زیایە پێویست بەوە ناکاکە گوێ لێ بگیرێ. بە نمونە ئێمە پشکنینێکی خوێنی بۆکەین باشیدی هەرەگری هەر ناڕەحەتە بێت بەزەبێ بۆی بکەین.
کەواتە ناتوانین لەو کاتە بە قسەی مناڵەکە بکەین کە بە ناچاری لەگەڵ خۆ دەبێتە مارکێتێک لە ماڵەوە کەس نیە لایدانەی مەرج نییە کە بۆ بسکیت و شیرینی و جبسەکە گریا بۆی بکڕێت جۆ لە خەڵک مگرەخیچەکە با خەڵک بڵێن ئەو مناڵە ئازێتە باەکێ لەولاوە دەستکا بە گیرفانیا بڵێ من بۆ یەکڕم لە زۆر سپاس منیش پارەم پێ بەز نامێ شتی خراپی بۆ بکەم با ئەوەنە گوێ لە خەڵک نەگرین مناڵی خۆمان بۆ خۆمان گەورەیکەین و پەروەردەیکەین ئەمانە زۆر زۆر گرنگە مناڵی ساڵان عیبی نەبووە و ئێستا ئەوە تا هەمووی پێگەی و تۆ بۆ مناڵەکە دەبێتە لای دکتۆر مناڵی ساڵان بەڕاستی بەداخەوتیایەتی لە تەمەنی ئێمە و گەورەترا تازە جونگەی حەوزی بۆ گۆڕن تازە زانیویانەکە دڵی کوونە ئەکرا ئەم باڵایە باشتر بێت ئەکرا ئەم کێشە باشتر بێت ئەکرا لە 30 ساڵیە نیوەی دانەکانمان کلۆر نەبێت ئەگەر ڤیتامینی پێوی زۆر بگیرایە ئێمە سپاسی هەموو دایک و باوکانەکەین کە ئێمە و جلەکانیشیان گەورە کردووە بەڵام لە ئێستاە کە ئەو هەموو پێشکەوتنە پزیشکیە هەیە ناکرێت بە هەمان نەماتی پێشەوە بڕۆین و کۆتا قسەشم تەناشیری دایک دکتۆر زۆر سپاس دەکەین بۆ زانیاریەکانە سپاس بۆ زەنان زۆر سپاس کە تا سەبینەر و سەرمان بوون تا زنجیرەی داهاتووە تەندروست بن